يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسی کەسایەتیدا بە پشتیوانی خوای پەروەردگار باسی کەسایەتی مرد و شێرانەی ئینسانی مسلمان دەکەین. مسلمانیەتی یانی کەسایەتیەک کە خوا لێت ڕازی دەبێ، لای خوا و خەڵکی بەڕێز دەبی. کەسایەتی تۆی مسلمان بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله دەست پێ دەکا. ئەو کاتەی کە دەیتە بازنەی ئەم ئیسلامەوە ئەڵێی لا ئیلاهە ئیلا الله، کەسایەتێکی بەرز بۆ خۆت بنیاد دەنێن. ئەو کاتە بڕیار دەدەی کە غەیری ئەڵڵاه کەس لە سەرووی مرۆڤەوە نابینی. ئەمڕۆ لە جیهاندا خەڵکانێک هەن لەم سەدەیەشدا خۆر دەپەرستن، ئەو تیشکی خۆرە دەپەرستن، لێی دەترسن، چاوەڕێی خێری لێ دەکەن، لە شەڕی خۆ دەپارێزن، سوزدە بۆ خۆر دەبن. کەسانێک هەن سوزدە بۆ مانگ دەبن، کەسانێکی ترمان هەن سوزدە بۆ ئەستێرەکان دەبن، وەکو زمانی حەزەتی ئیبراهیم پێغەمبەر کە ئێستاش هەن ئەستێرە پەرستن. هەیە مانگایەک دەپەرستێ، مانگا بە ملیار خەڵک هەیە لەم سەر زەویەدا کە تو ئێستا لە ماڵی خوادای ئەو مانگا دەپەرستێ لە جاتی خوا. خەڵکێک هەیە پەنا بەخوا بتێکی دەستکردی خۆی دروستی کردووە. لەو ئەوروپایە ئەوانەی کە چون بینیویانە مەعبەد هەیە، بتەکە حرەسی بە دیارەوەیە، بە زنجیر بەستویانەتەوە نەوەکو خوایەکەی بدزن، کەچی چاوەڕێی هەموو شتێکی لەو خوایە هەیە کە بەدەستی خۆی دروستی کردووە، زنجیری کردووە، لە قەفەزا دایناوە ترسی ئەوەی هەیە بیدزن. ئەم عەقڵە جام بووە و سەریشی بۆ دادەنەوێنەوە بە خوای دەزانێت پەنا بەخوا. تۆی مسلمان ئەم کەسایەتیە بەهێزت هەیە، غەیری ئەڵڵای خالق هیچ شتێک لە سەروی مرۆڤەوە نابینی. ئەمجا کە دەڵێی محەممەد ڕەسوول الله، کەسایەتێکی چەند بەرزت هەیە، هەرچی پێغەمبەرە خۆشت دەوێت بە پێشەوای خۆتی دەزانی. لا نفرق بين أحد من رسله. ولا كسایەتی مسلمانی ئێمە کە دادەنیشین لەگەڵ مەسیحیدا، لەگەڵ جوولەکەدا، لەگەڵ ئاینەکانی تردا، الحەمدوللا کەسایەتیەکی بەرزمان هەیە، وشەیەکی بێئەدەبی لە دەممان بەرامبەر هیچ پێغەمبەرێک دەرناچێت بە پێچەوانەوە بە هەمووانیان دەڵێن سەلات و سەلامی خوای لەسەر بێ. مسلمانێکی بڕوات بە هەموو کتێبە ئاسمانیەکان هەیە کە وەکو خۆی مابێتەوە دەستکاری نەکرابێ و دەستی بەشەری تێکەڵاو نەکرابێ، کەواتە تەوحید سەربەرز و بەهێزت دەکا، دڵ گەورە و دڵ فراوان و زمان شیرین و بەڕێزت دەکا. پاشان کەسایەتی مسلمان هەروەکو لە ڕووی دەرەوەی دەردەکەوێ، مسلمانێکی پاک. هەر ئەم کەسایەتی مسلمانەی ئێمە لە تارەتا لەگەڵ ڕێزمەڕووی جەنابتاندا لە تەوالێتەکەیە دەست دەکەوێ، دەردەکەوێ، ئەوە هەر مسلمانە بە ئاو خۆی پادەکاتەوە. نابینی کەسانێکی تر زۆر خۆیان بە پلە باڵا دەبینن، ڕوونایەت ئەو تەوالێتی کە ئەو چوێتێت چۆن خۆی پاکردێتەوە پاشاکەی فڕێداوە. تۆی مسلمان لە ماڵی خۆتا، لە مزگەوتا، لە هەر شوێنەکابی بە ئاو تارەت دەگری، نیشانەی ئەو پەڕی سەقافەت و پاکێتیە. ئەوە هەر لەگەڵ مسلمانان هەیە. پاشان دەستنوێژە جوانەکەت، خۆشۆردنت، بۆنی خۆشت، جلوبەرگی جوانت، قژی داهێنرا و ڕێککراوت، ئەمانە هەموو کەسایەتی مسلمانن. ڕیشی سونەتی، سمێڵی کورد، ئەوانە هەموو سیمای کەسایەتی مسلمانن. بە ئەخلاقە بەرزەکەی مسلمان وەکو ڕووکەرەشەکەی دەردەکەوێت، لە ئەخلاقەکەشیان ڕەنگ دەداتەوە. لە قورئاندا بەڕێزان بە وردی قورئان بخوێننەوە، لە قورئاندا نێرینەبوون مای شانازیبوون نییە. لە قورئاندا کاتێک کە باسی لەدایکبوونی منداڵێک دەکات، بە کچ لەدایک دەبێ یان بە کوڕ، ئەوە قەدەری ئیلاهیە. هیچ شتێک فەزیلەتێک نادا بە منداڵێک کە بە کوڕی لەدایک بووە، و فەزیلەتێک نادا بە منداڵێک کە بە کچی لەدایک بووە. ئەوە دواتر ئەم مرۆڤەیە کە بە کردەوەکانی دەبێتە پیاوێکی چاک یان دەبێتە ژنێکی چاک. بۆیە لە قورئانە دەفەرمێ یەهەب لمن یەشاء ئیناثا وەیەهەب لمن یەشاء الذکور.
هەیە پەروەردگار بەس کچی پێدەبەخشێ بە دیاری هەیە بەس کوڕی پێدەبەخشێ هەردووچیانی لە یەک تەرازوە دیاری کردووە واتە لە دایک بوون بە نێرینەی شانازی نییە ئەوەی کە هێشتا لەناو کوردیشە جاری وار دەبیندرێ و یان پێشتر هەبووە شانازی کراوە بە بوونی منداڵی کوڕی زۆرەوە ئەوە ئەسڵەن ئیسلام هەر لە بینی برد ئەوە فکری عەرەبیە فکری عەرەبی جاهیلی پێش ئیسلامە کە کابرا شانازی دەکرد ئەوەندە کوڕم هەیە بەڵام پێ عیبە وڵە باوکی ئەوەندە کچەم ئەیگو کچەکە هەر بارە کوڕەکە پشت و پەنایە ئەوە هێشتا جاری وایە لە کوردەواری خۆماندا ئەهلی مزگەوتیشە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا هەیە بەداخەوە لە وڵای فڵان کەس 4 کچی هەیە بەڵکو خوا ڕەحمکا کوڕێکیشی بێ خوا ئەگە فەزلی خوا ببێ هەردووچیان شتێکی باشە بەڵام کام کوڕ چاکە ئایا هەر نێری نەبوون بۆ خۆی فەزیلەتە نەبەخوا لە دایک بوون قەدەری ئیلاهیە هەڵبژاردنی تۆی تێدا نییە هەردووچیان وەکو یەک بە پاکی لە دایک دەبن دواتر کردەوەکانیانە کرد چاکیان دەکا یان خراپیان دەکا هەموو قورئان بخوێننەوە جایوان نێری نەبوون مای شەرمەزار بوونە لە باسی قەومی لووتا پەروەردگار دەفەرمێ ئەتەئتونە الذوکرانە من العالەمین نێری نەبوون بە شەرمەزاری هاتووە کاتێک کە منداڵەکانیان کە نێر بوون گەنجەکانیان کە ژنیان نەهێنابوو نێری نەبوون پیاوەکانیان کە ژنیشیان هەبوو بەدخراپترین ڕەوشتیان بەدڕەوشتیترین خراپیان دەکرد لەناو هەموو جیهاندا کە ئێستاش پاژماوەکانیان بەداخەوە بانگەشەیان جاریوای لێرە و لێوێ بۆ دەکرێت لە 3 شوێنی قورئاندا لە سوورەتی ئەعراف ئاەتی 81 لە سوورەتی النەحل ئاەتی 55 لە سوورەتی العنکەبوت ئاەتی 29 دا دەفەرمێ إنكم لتأتون الرجال شهوة من دون النساء لێرەدا بەحساب ئەوانە نێرینن ڕیشیان هەبووە سمێڵیان هەبووە شانومەلیان پام بووە کە چی وەکو ئافرەت بەکارهێنراون ئەوانە هەرچەند بە نێرینە لە قورئانە ناویان هاتووە بە پیاو ناویان هاتووە بەڵام قێزەوە ترین مرۆڤی سەرزەوین واکەر وا لێکراو کە ئەوە قێزەوەترین کاری مرۆڤانەیە بۆیە لە قورئانە دەفەرمێ ئەی بەندەکانی خوا ئاگادار بن نەنێری نەبوون نەمێیی نەبوون مای کەسایەتی نین بۆ مرۆڤ ئەوەی دروستت دەکا کەسایەتی مرۆڤ دەردەخا ئەمانەیە لە 4 شوێنی قورئاندا بەڕێزان کەسایەتی مرۆڤی موسڵمان دەردەکەوێت یەکەم لە مەبدە و بیر و باوەڕیدا دووەم لە ناو ماڵ و خێزان و منداڵیدا سێم لە مزگەوتدا چوارەم لە بازاڕ و شوێنی کار و کەسابەتدا ئێمە لە موتارەدا بەس تەنها یەکیان فریا دەکەوین مسڵمانی بە مەبدە بزانین ئایا ئێمە ئەو خاوەن کەسایەتیین کە الحەمدولله هەمانە و زۆرتریش دەبن پەروەردگار دەفەرمێ من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا سورة الأحزاب آية 23 لناو إيمان داران دا واتا إيمان داران همویان بەڕێزن پێشەوەی تەفسیری ئاەتەکە بکەم نمونەیەکی بەرچاو دەخەمە بەرچاوی جەنابتان ئینسان ئیسلامەتی دینداری خواناسی بە حەق بە ئاوێکی پاک و بێگرد و زوڵاڵ بێنە بەرچاوت کە ئاو سەرچاوی ژیانە جەنابەت ئێستا بەم ڕەحمەتی خوایە کە باریوە جاری وایە هەندێک ماڵەکەی بەستوویەتی سیرەکەی لە خۆراک لە هەموو شتێکت هەتا کەچی ژیانت ناڕەحەتە بەسەوەی کە ئاوی ماڵەکە بەلوعەکە ئاوی پێدانایە ئاو کە سەرچاوی ژیانە ئیسلام و دینداریش بڕواتان هەبێ بەڕێزان ئەو سەرچاوی ژیانەیە جا نەکرد بۆ ئەم دنیایە بەڵکو بۆ قیامەتی نەبراوەش ئینسانی مسڵمانی بە حەق و خواناسی ڕاستەقینە دێنێ ئەم ئاوە پاکە دەخواتەوە ئینسانێکیش کە ئامادە نییە ئەم بەرەکەتی ئاسمانە وەرگرێ ئەچێ ئاوێکی بۆگەن و قێزەونی زێرابەکان دەخواتەوە مسلمانان ئیمانداران لە ناوخۆیاندا دوو بەشن بەشێکیان بەس خۆی ئاوی پاک و زوڵاڵ دەخواتەوە ئەلحەمدولله خوا هیدایەتی داوە قێز لەو بۆگەنیە دەکاتەوە ئەڵێ خوای گەورە من ئەم ئاوە پاک و پوختەی داومێ تو خوا عقلم ڕێگەم پێدەدا ژیریم زانستم ڕێگەم پێدەدا بچم ئاوی زێرا بخۆمەوە ئاوی بۆگەم بخۆمەوە باشە بۆ ئەم ئاو پاک و زوڵاڵە نەخۆمەوە کە خوا هێناوێتێ بەردەمم کۆمەڵێکی کە دەڵێن نەک هەر خۆمان دەیخۆینەوە ئەبێ ئەم ئاوە پاک و بێگردە بگەینین بە خەڵکی تریش خەڵکیش پێویستە لێی بخواتەوە ئەوانە ریجالن خوا بەگشتی ئیماندارانی بە بەڕێز ناو بردووە من المؤمنین ریجالون بەڕاستی لە ناو ئیمانداراندا کەسانێک هەڵکەوتون بەڕاستی مردن بەڕاستی شێری مەیدانن دەیانەوێ ئەم ئاوە زوڵاڵەی ئیسلام بگێنن بە خەڵکیش
کاکە وەرە تخوا من حەساومەوە لەوەتی ئەم ئاوە پاکە دەخۆمەوە نەخۆشیم لە لەشان نەماوە ئیسراحەتم کردووە تخوا براکەم تۆ ژوەرە بیخۆوە خوشکەکەم تۆ ژوەرە بیخۆوە خەمخۆرن خەمخۆر واتە موسڵمانێکی بە مەبدەئین جا ئەوە بەڕێزان شەر نییە هەر مەلای مزگەوت بێ شەر نییە هەر ئافرەت بێ یان پیاو بێ یەک بەیەکی جەنابتان دەتوانن خۆتان نەزرکەن بۆ ئەم ئیسلامە بەخوا فەخرێکی گەورەیە ویسامی ریجالی ئەڵڵا لە یەخەت بدرێ تۆ لە ناو ئیمانداراندا ئەم ئاوە زوڵاڵی ئیسلام بگەێنی تۆ قوتابێکی لە خوێندنگاکەدا تەلەبەیەک لەگەڵایە خواناز نییە براکەم دووسێ کەلیمەی شیرینی بدە بگوێدا بەڵام ئەم ئاو پێشکەشکردنە دەبێ حرمەتی لەگەڵدا بێ ئەبێ بڵێ براکەم ئەم ئاوە بخۆوانێ توخوا نۆشی گیانتیکە لە پەرداخێکی پاک و پوختابی دەیتێوانە نەبێت تۆ ئاوێکی زوڵاڵ بێنە لە دەبەیەکی پیسابی دەیتێ سەرەکەی پیس بێ و قەدەکەی پیس بێ خەڵق قێزی لێ دەکاتەوە ئەبێ ئەو دەفرەی پێشکەشی دەکەی خاوێن بێ ئەو زمانی پێشکەشی دەکەی بە فەرموویەکی جوان نەک بڵێیت ئەم ئاوە قوزەڵ خوردکە بەخوا ئاوی زمزم بێ نایخواتەوە وشەکە لی تێک دەدا ئەبێ ئەم دینی خوایش ئەوانەی کە دەیگەێنن جا مەلای مزگەوت بێ بانک خواز بێ مامۆستای قوتابخانە بێ مامۆستای زانکۆ بێ ئەبێ بە پوختی لە دەفرێکی خاوێنە بەڕێزان بیگەێنن ئەبێ بە زمانی شیرین و حلمەتەوە بیگەێنن ئەبێ قەناعەت بە بەرامبەرەکە بکەی بەخوا ئەوەی تۆ بە کەڵک نایە خۆشەویستیم بۆت هەیە من لەزەتم لێ کردووە تو خوا تۆش وەرە لەزەتی لێ بکە تۆ بە کەسێک دەڵی نوێژ ناکەی هەی لەعنەتی خوال لێبێ بۆ زمانە پێی بڵێ بەخوا من چێژی نوێژکردنم بینیوە تو خوا تۆ ژوەرە دوو جار نوێژ بۆ خوا بکە بزانە چ چێژێکی بەڕێز دەکەم لێ دەبینی نەڵێ هەی منافق کە نایە بۆ مزگەوت مۆری نیفاق لە دڵت دراوە خۆ حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاستە بەڵام ئەی بۆ بە زمانێکی شیرین پێی نەڵێ ئەزیزەکەم بەخوا من کە دەچمە مزگەوت ڕۆژانی جومعە خەمێکیشم هەبێ دەڕەوێتەوە دەی وەرە براکەم تۆش دوو جار بەشداریمان لەگەڵا بکە ئەگە بەدڵن نەبوو قەی چێکە جەگەیاندنی ئەم دینە وەکو ئاوەکە وایە ئیسلامی ئێمە دەڵێ با خەڵک هەمووی ئاوی پاک و خاوێن و زوڵاڵ بخواتەوە ئاوێک کە تەندروستیت باش دەکەوتی نوێتیت دەشکێنێ ماڵت ئاوەدان دەکا بەڵام بە زۆر نایخاتە قورگی کەسەوە من ئەوەندەم لەسەر پێشکەشتی کەم کە وەرن نەگرت بۆ خۆت هەر ئاوی پیس بخۆوە خۆت بەرپرسی لە ژیانی دنیا و قیامەتی خۆت بەڵام ئەگەر ڕێگریت کرد ئەگەر ڕێگریت کرد دەبێت لە چی لە ڕێگاکەدا بۆیە ئیسلام جیهادی هەیە ئەها جیهاد لەگەڵ جەنگا دوشتی لێک جیاوازن جهاد الجهاد ماض إلى يوم القيامة جهاد حتى روجي قيامة دمينه كسانك لزماني پیغمبر صلى الله عليه وسلم صحابي پابرزي پیغمبر صلى الله عليه وسلم ام نوران پێبوو ام ئاوە پاکیان بۆ مرۆڤایەتی پێبوو ام سەرە بەرزان بۆ خوا دانەویاند بوو دە بە خەڵکیان دەگوت کاکە هیچ کە مەنگا مەپەرستە بد مەپەرستە دە تۆش وەرە من وەک من خوا بپەرستە وەرە هیچ کە ئاوی بۆ گەناو مەخۆوە ئەم ئاوە زوڵاڵە خوا ناردوویەتی بەرەکەتی ئاسمانە بیخۆوە ئەوەی کە بیوتان نایخۆمەوە دەنگ لە ماڵی خۆتا دانیشە هەتا قیامەت مەیخۆوە خۆت بەرپرسی لە ژیانی خۆت بەڵام کەسێ بیوتا بەخوا ناهێڵم بەلوعەکە دەشکێنم بۆ ڕێکە دەشکێنم ناهێڵم بەم وڵاتەدا بێ بە خوێن دیفاعیان دەکرد و لایەن دەبر ئەوە جیادە ئەبێ ئەو بەربەستانە لاچن تۆ بە زانست تۆ بە قسە تۆ بە وتار بە کردداری جوان ئەبێ ئەم ئاوی زوڵاڵی ئیسلامی بەڕێزان بگەێنی بە خەڵک بیگەێنە هەر شێوازێ بۆت دەگەیەندرێ لەم پەرەکانیش دەبێت لە بەردەمیان لابەی جا قورئان دەفەرمێ لە ناو ئیمانداراندا پیاوانێکی وەکو جەنابتان مەرد هەن خەمی دینیانە دین ئیسلامەتیان هەروەر نەگرتووە نوێژ دەکەم بۆ خۆم و ڕۆژوو دەگرم و دێمە جومعە و دوای بەخوا حەقی کەسم نییە هەر بە مناڵەکەی خۆشم ناڵم نوێژ بکە نانا ئەبێ خەمت بێ بەڕێزان ئەگەر دەتەوێت ریجالی قورئان بێ ئەبێ خەمی هەڵگرتنی ئەم دینەت بێ بۆیە فەمینهم من قەضا نەحبەه هەیە خۆی نەزر کردووە بە مردن دەڵێ خوایە ئەوە لەحزەی مردنمە یەک سانیە لە دینی خوا لام نەدا چەند خۆشە چەند خۆشە ئەو ڕۆژەی کە موسڵمان دەبی تا ئەو ڕۆژەی کە دەتخەنە قەبرەکەوە یەک ڕاستەڕێ بڕۆی وما بەدەلوا تەبدیلا بۆ یەک چرکە لە مەبدەی ئیسلام لا نەدەی چۆنت هێناوە هەر ئاوا پاکی و پوختی بچێەوە دیوانی خوای پەروەردگار غەل و غەشل لە دینی خوا نەکرد بێ دینێکی پڕ میهرەبانیت بە خەڵکدا بێ جا ئەم دینە ئەگەر وەکو دەرمانێک وایە نەخۆش ئەگەر نەخۆش کەوت ئەبێت دەرمانی گونجاو لەگەڵ نەخۆشیەکەی بدەیتێ دەرمانەکە ئێکسپایر نەبوو بێ بەسەر نەچوو بێ دەرمانەکە بۆ ئەو نەخۆشیە بێ و تووشی نەخۆشیەکەی نەکە ئەینا ئەگەر دەرمانەکە سەقەت بێ هەر نەیدەیتێ باشە نەخۆش دەرمانی نەدەیتێ باشتر لە دەرمانی سەقەت چونکە ئەگەر دەرمان نەخوالەوە چێبەرگری جەستەی خۆی بەهێز بێتەوە ڕۆژە خوا شیفای بدا بەڵام ئەگەر دەرمانی سەقەتت دا دەیکوژێ ئەم دینی خوایە ژوایە
ئەگەر وەکو خۆی بە حەق و ڕاستەقینەوەرت گر بەرەکەتە ئەگەر دینێکی سەقەت چۆ ناو مێشکتەوە سەقەتت دەکا هەروەرن نەگرتایە باشتر بوو چونکە لەوە چێ ڕۆژێ بۆ خۆت فیترەتت بە ئاگا پاتای و ئەڵڵات بناسیە بەڵام دینی سەقەتت دەکا ئەمانەی کە مەردی مەیدانن ریجالن کە قورئان دەفەرمێ من المؤمنین ریجال صدقوا ما عاهدوا الله عليه بەڕاستی ڕاستیان کرد لەگەڵ پەیامی خوادا وەکو سەحابە پایە بەرزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خۆیان نەزر کردبوو بۆ دینی خوا لە صحیحی مسلمان بەژمارە فرموودەی 6303 ئەفەرمێ پێغەمبەری خوا لە جیهادا بوو ئەوەی کە عەرزم کردن بەڕێزان جیهاد جیاوازە لە جەنگ ئەوەیە خۆت بتەقێنیەوە ڕیش دانی هەتا ئێرە ئاواتت ئەوە بێرە پردێک لەکوێ تێنتێکی لێ بەسم و بیتەقێنمەوە جیهاد ئەوەیە لەکوێ پردێک دانێم و خەڵک بەسەریا بڕوە لەکوێ بۆریەکی ئاوی زوڵاڵ بۆ خەڵک ڕاکێشم و خەڵک تێراوە بێ لەکوێ لە زیاتی مەکتەبێک بکەم ساڕوخێکی لێدەم کوێ قوتابخانەی نییە بۆی دروستکەم ئەمە جیهادی ئیسلامیە بەڵام ئەوەی تری جەنگە ئەوە شەڕە ئەوە شەڕی فکرە ئایدۆلۆژیا حەزی خۆتە ئەوە ئیسلام لێی بێبەریە ئەو سەحابانەی پێغەمبەر لە جیهادا بوون دوای تەواوبوونی جەنگەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سەرۆک و فەرماندەی دڵسۆز فەرمووی هەل تەفتەقیدون من ئەحەد ئەرە کەس هەیە دیار نەبێ لە ناو سەحابەکاندا لە ناو جەنگاوەرەکاندا وتیان بەڵێ نعم فولانا وفلانا وفلانا بەڵێ ئەی پێغەمبەری خوا فلان و فلان و فلان دیار نین فەرمووی بەدوویاندا بگەڕێن هەر سێ لاشەی شەهیدەکانیان دۆزیەوە دوایەوە فەرمووی هەل تەفتەقیدون من ئەحەد بگەڕێن ئەرێ کێ هەیە دیار نەمابێ لە ناوماندا کە کۆبوونەوە دیارە مەیدانی جەنگ فراوان بۆ شەڕێکی گەورە بووە جیهادێکی گەورە بووە وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا دیسانەوە سێ کەس دیار نین فولانا وفلانا وفلانا ئەم جاریان فەرمووی کەس دیار نەماوەتیان فەرموویان هەمومان ئامادەین بەس ئەو شەشە بوون کە شەهید بوون و دیار نین پێغەمبەری خوا فەرمووی لكني أفقد جولەیبی من فاطلبوه بەڵام من کەسێکی خۆشەویستم هەیە ناوی جولەیبی بە هەر ناوەکەشی بەڕێزان عەرەبی نییە خۆ ئەزان لە چ وڵاتێکەوە هاتۆ بە خزمەت پێغەمبەر و مسڵمان بووە بەڵام جولەیبی دیار نییە من چەند چاوی بۆ دەژێڕم دیار نییە چاو لێ سەحاب مسڵمانی ڕاستەقینەی وا هەیە خەڵکیش نایناسێ پەنجەشی بۆ درێژ ناکە ناویشی نییە کەس ناوی ئەمینە هێناوە فەرماندەیەکی دیار نەبووە سەربازێکی ئەوەندە بارز نەبووە بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێت جولەیبی خۆشەویستم دیار نییە بۆی بگەڕێن دەگەڕێن سێ دەکەن حەوت کەسی بە دەورا کەوتووە پێغەمبەری خوا دەسێتە سەری دەفەرمێ حەوتی لە کافرەکان کوشتووە ئەمجا خۆی کوژراوە بەدەستی ئەوان ئەنجا پێغەمبەری خوا ئاماژەی بۆ کرد و فەرمووی هذا مني وأنا منه ئەوە لە منە و من لە ئەوم ئەوە دوو جار وای فەرموو ئەوە لە منە و من لە ئەوم ئەوە کەس و کاری منە و من کەس و کاری ئەوم ئەوە کەس و کاری منە من کەس و کاری ئەوم لە حەدیثەکەی مسلم دەفەرمێ فوضعه على ساعديه ليس له سرير إلا ساعدي النبي صلى الله عليه وسلم حتى حفر له ووضع في قبره پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەردوو باسکی پیرۆزی ئەوا ڕاکرد فەرمووی بیخەنە باوەشمەوە لەسەر دوو باسکە پیرۆزەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایاننا حتا قبرەکەی هەڵکەنا جا بزانە قبر بە حەفارە نەبووە بە پاچ و خاکەنازێکە لەو جەنگەدا پێیان بوو بێ بەدەست هەندێکیان هەڵکەندووە تا قبر ئامادە بوو حاضر کرا جەنازە بخرێتە ناویەوە پێغەمبەری خوا هەردوو دەستی ئاوا لێ کرد بوو جەنازەی جولەیبی لە باوەش گرت بوو لەسەر باوەشی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم نەشۆرە هەر بەج لە خوێناویەکانی خۆی و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باوەشی گرت بوو بەڕێزان ئەمڕۆ تۆ دەتوانی ئەو مەدالیای پێغەمبەر بەدەستبێنی بفەرمێ هذا مني وأنا منه باسکت بۆ بگرێتەوە وەرە حەوت کەس هیدایەت بدە کاکە تۆ حەوت کەس مەکوژە بەڵام وەرە حەوت کەس هیدایەت بدە حەوت کەس فێری نوێش بکە حەوت خوشک فێری لە حیجاب بکە حەوت کەسی گومڕاه هیدایەت بدە حەوت کەسی نەدار دەستگیرۆی بکە بڵێ ئەمە بەرەکەتی خوا و دینی ئیسلامە وەرە کوڕێکت نەزر بکە کوڕێکت کە نەزر دەکەی هەر ئەوە نێ بیکەی بە فەقەی مزگەوت کە ئەوە بەرەکەتترینە کە ئەهلی قورئان و عیلم و شەریعەت بێ وەرە کوڕێکت نەزر کە بیکە بە دکتۆرێک بەڵام دکتۆرێکی خەمخۆری ئیسلام لە ڕێی طبەوە خزمەت بە مرۆڤایەتی بکە خەڵک بڵێن ئەشهەدو بالله ئەوە ئیسلامە ئەو دکتۆری پێگەیاندووە وەرە کچێکت بکە بە ئەندازیارێک کە ببێتە سەرپەرشتیاری دایرەیەک و بڵێن هەزار ڕەحمەتی لێبێ بەخوا حیجابەکەی پێوەی دیارە چەند دەستپاک و ئەمینە وەرە کوڕێکت بکە بە پارێزەر و بکە بە حاکم وەرە کوڕێکت بکە بە بازرگان و نەزری کە بۆ دینی خوا بڵێ بە دەوڵەمەندێکت خزمەتی دینی خوا بکە ناکرێ بەخوا دەکرێ نەزریکە خۆت نەزرکە بۆ ئەوەی ئەو شەرەفە بەدەستبێنی بەڕێزان کەسایەتی مەرد و شێرانە
خۆی پەروەردگار وەکو لە قورئانە وەکو لە حەدیثە لە بوونەوەری شانیشانمان دەدا دەفەرمێ هەموو کەس شانازی دەکا بەوەی کەسایەتی شێری هەبێ بەڵام بەخوا فڵان کەس شێرە پیاوە بەڕێزان شێرە پیاو ئەوە نییە دەنگی زۆر گەورە بێ و بنەڕێنێ بەسەر خەڵکە شێرە پیاو ئەوە نییە کەس لە ئاستیانە وێرێ بڵێ لەل شێرە پیاو ئەوە نەبێ پەلاماری ماڵی خەڵکدا و فەقیر و هەژارە بدۆزێتەوە پاریان لێ بستێنێ شێرە پیاو ئەوە نییە لە ناو ماڵە خێزان و مناڵیشی نەوێرن فزەی لە ئاستا بکەن هەر لەسەر شتێکی بچووک زەلامێکت بۆ بکوژێ نەبەخوا ئەوە ڕێوێ پیاویش نییە شێر صفاتی تایبەتی خۆی هەیە شێر ئەگەر بەجەستەی بێ بەخوا جەستەی گۆرێلا لە شێر بەهێزترە ئەگەر بە بازوو بێ بازووی ورچ لە شێر بەهێزترە ئەستوورتر و بەهێزترە ئەگەر بەوە بێ کە خێرا بێ لە ڕاکردنا خۆ پڵنگ بە هەڵمەترە لە شێر ئەگەر بە دڕندەیی بێ گورگ دڕندەترە ئەگەر بە چڵێسی بێ کەمتیار زیاتر حەزی لە خواردنە ئەگەر بە فێڵبازی بێ شێر ڕوبعێکی ڕێویش فێڵ و فرود نازانەیە فێڵباز نییە ئەی بەچی شێر کەسایەتی شێری هەیە و هەموو خەڵک پێی خۆشە پێی بڵێن شێرە پیاو شێرە ژن شێر کۆمەڵە صیفاتی هەیە تا برسینە بێ ڕاو ناکە واتە دڕندەخوو نییە بەقەدەر پێویستی ڕاو دەکا بزانێ خۆی و خێزان و منداڵەکانی بە کەروێشکێک تێر دەخۆن ئاسکێک ڕاو ناکە بە ئاسکێک تێر بخوا ئاژەڵێکی گەورەتر ڕاو ناکە واتە تەمەعباز نییە ڕووی ڕاوی بەهێزترین دەکات بڕوانێ ئاژەڵێک کەم ئەندامە قاچی شکاوە لە ڕوولاوازە ناتوانێت ڕاکە شێر عیزەتی نەفسی هەیە بە دوویدا ڕاناکە ئەڵە گوناحە پەلاماری ئاو لاوازە بدەم کامەی لە هەمویان بەهێزترە و جوانتر ڕادەکە بە شوێنی ئەویان دەکەوێت کەواتە کەسێکە لاواز کوژ نییە فرسەت ناهێڵێت لە لاواز و زەعیفەکان مێیەی سکپڕ هەڵ نابژێرێ بۆ ڕاو کە سەیرێکی ورگی بەرز بۆتەوە بەچکە لە سکایەتی بمرێ لە برسانە ڕاوی ناکە صفاتی شێر ئەوەیە ڕەحم و بەزەیی لە دڵیایەتی قەت پەلاماری ژن و منداڵ نادا دوای ڕاو سەرەتا خۆی لێی ناخوا نێچیرەکە دێنێتەوە برسێتی تا ژن و منداڵەکەی لێی نەخۆن تێر نەخۆن خۆی نایخوا کەواتە کەسێکە لە خۆ بردووە بەرماوە ناشارێتەوە کە تێری خوارد لە دەشتەکە بەجێ دێڵێ خۆی دوور دەکەوێتەوە بالەی نەترسن و ئەوانی تر بێن بیخۆن زۆربەی ئاژەڵی تر گۆشتەکە دەشارێتەوە ڕاوەکەی دەشارێتەوە شێر بەجێ دێڵێ با خەڵکی تر ئیستیفادەی لێ بکەن کەواتە نان بدەیە سەخیە دڵفراوانە ئەو کاتەی کەوا لە دیلی و قەفەسایە قەت شاگەشکە نابێ ئەو هەموو خۆ لەگەڵ حەدیقەی حیواناتە جەنابەت بچۆ سەرنجی بدە بە وردی ئەو هەموو گۆشتە باش و خزمەتەی دەکەن کەچی بەردەوام شێر یعنی زۆر ناڕەحەتە دایمە خەوی دێ دایمە سەری کز کردووە ئەڵێ هەموو خواردنی دنیام دەیتێ بە کۆیلەتی ڕازی نیم ناچارم دانەڕێنە بێ لەو قەفەزە بێتە دەرەوە وەکو مەیمون نییە بۆ مۆزێک هەزار کەس گاڵتەی پێ بکە خواردنێکی بداتێ و فیکەی بۆ لێدا قبوڵی دیلایەتی و کۆیلایەتی بۆ نان و بە پارە و پارو نییە کاتێک کە پیر بوو شێر کاتێک کە نەخۆش بوو لە ڕەوەکەی دوور دەکەوێتەوە بە پیری دوور دەکەوێتەوە بۆی کەس هەراسان نەکە کە نەخۆش بوو دوور دەکەوێتەوە با کەس نەخۆشیەکەم نەگرێتەوە قەت نامەوێت کەس بەهۆی منەوە هەراسان بێ ئەمانە بەڕێزان صیفاتی شێرن ئەو صیفاتی شێرە دەتوانی لە هەر مرۆڤێکا بینیت بڵێ بەڕاستی فڵان کەس شێرە بەڕاستی شێرە لە ناو کۆمەڵگادا صیفاتی شێری تێدایە خۆشەویستان ئەم بابەتە لە خزمەت قورئاندا بابەتێکی ضرورە کە بەشی یەکەممان باس کرد ئەو مرۆڤانەی کە شێرن لە بیر و باوەڕدا کەسایەتی گەورەیان هەیە ریجالی قورئانن ئەوەی تری ئینشاءالله بۆ جمعەی داهاتوو داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا باشتر لە قورئان و دینەکەی خۆت تێمان بگەیەنی خوایە کەسایەتیەکی مرد و شێرانەمان هەبێ بمان پارێزی لەوەی کە کوفری عالەمی ئەمڕۆ هەموو هەوڵی ئەوەیە مسلمان و ڕۆڵەی مسلمانان لە صیفەتی شێرەوە بکاتە ڕێویەکی فێڵباز کەمتیارێکی تەماحباز گورجێکی دڕندەی بێبەزەی خوایە لەو پیلانە بمان پارێزی یا ڕەبی خوای پەروەردگار چۆن باوک و باپیرانی هەر یەکێک لە ئێمە بە شێرە پیاوی و شێرە ژنی ژیا خوایە نەوەی ئەم کوردە ئەم شێرانی لێ نەبڕێ نەوەی مسلمانان لێ نەبڕێ و خوایە نەکەوێتە داوی تەڵەی دوژمنانی ئیسلامەوە ئەوەی نەخۆشە یا شافی یا ئەڵڵا خوایە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی نەخۆش و لەژ بە ئازارە خوایە شیفای بۆ بنێری هەمیشە دەرگایە ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک ئێمە و هەموو مسلمانان و مرۆڤایەتی پارێزراوکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین يا
أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون